سڵاو هاوڕێیان هیوادارم دەنگم هەبێت چونکە بەڕاستی ئەمە پرۆگرامێکی تازەیە بەکارێنم هەر بە کۆمپیوتەر و لە کۆمپیوتەرەوە بە لایڤ ئەگەر بێت و دەنگمان باش بێ ئەمە زۆر ئاسانکاریەکە بۆ ئێمە و بۆ ئێوەش هیوادارم دەنگم باش بێت ئەگەر دەنگم باش نەبێ ناچار ئەبێ بە موبایل بێمەخات بەڵام ئەگەر کۆمپیوتەر بێ خۆشترە جا ئەگەر دەنگم هەیە دەنگم باشە ئەوە ئەتوان ناگادارم کەنەوە جارێ دەست ناکەم بە قسەکردن مامۆستاجان دەنگت زۆر باشە هەر زۆر سپاس چاوەڕوانی برادەرانی شەکەین هەتا کۆ بنەوە یەک دوو قسەی خۆشەکەین تا ئەوانیش کۆ بنەوە بەڵام هەر تەنها ئەوەم ویست کە تاقیکەمەوە بزانم دەنگمان باشە یادکەواتە مادەم کێشەی دەنگمان نییە زۆر باشە ئەمە کۆمپیوتەرە و ئەم پرۆگرامە تازەشی بۆ هاتووە لە ویندۆزی دەوە کە بەڕاستی ئەمە شتێکی زۆر باشە لە موبایل باشترە و زۆر باشە جا ئەوەنە هیلاک بووم باوەڕ و قەناعەتان هەبێ خەیب و پەیوەندی بکەم بڵێم لە کەیەوە لە نیوە ڕۆوە ئێمە خەریکی بێدڕێ خستن و ئەوانەین هەر ڕێ نەکەوت ئاخری هەر بە نیوە ناچڵ جێگەشت بەڵێ بەڵام مادەمەوە بوو نەمەتوانی کە بڵێم حاڵی ئەحسابێ ئەوە مناڵەکانشم نالەوەسە نانەخۆن لە مەتبەختا ئەوان لە مەتبەخەکە نانەخۆن وەلحاصڵ بەڕاستی مافیەوانم پێشێل کرد بە هەر حاڵ دەیگوێ مێنێ مشکیلە نییە دوایی چاچەکەینەوە بە برادران کۆ ببنەوە دەسەکەین بە قسە و باس لەسەر نالۆژێکی قورئان و پەرتەوازەی موسڵمانان کە ئەم بابەتە پێویست بە شاید ناکە خۆمان بە چاوی سەرعی بینین کە شتەکان بەڕاستی بەبەرچاوەوەیە کە هەمومان ئەو ڕاستیانە ئەبینین بەڵێوە نزیکەی 80 کەسمان لەگەڵایە بەڵام جارێ هەروە 5 دقەیەکی کەش چاوەڕێ بین هەتا برادەرانی کەش کۆبنەوە و دەسەکەین بە قسە و باس و لێکدانەوەی بابەتە دینیەکانمان هەروەکو پێشتر چۆن بەردەوام بووین هەروە بەردەوامە بین و هیوادارم کاتان بە فیڕۆ نەدەین هیوادارم ئەو کاتانەی کە لەگەڵتانین کاتەکانتانە کوژین هێندەی کات کوشتنەکە زانیاری بین بەدەستەوە چاو ماچەکەم کاکە ئاسۆجیان سوپاسانەکەم وا خەریکە کاتەکەی پێمانوت سەعات شەشە لە لای من شەشە لە ئەوروپا حەوتە و لە کوردستانیش 3 سەعاتمان بینە زۆر باشە سەرچاو هەموو لایەکتان بەخێر بێن زۆر بەخێر بێن و وردە ئیتر دەسەکەین بە قسە و باسەکانمان لەسەر نالۆژێکی قورئان سەرەتا باسی نالۆژێکی قورئانەکەین و هۆکاری نالۆژێکی قورئان بووە بەهۆی پەرتەوازەی موسڵمانان وەکوی بینینجا شتێکی خۆشتان بۆ بژێڕمەوە پێرێ کابرایەکی پاکستانی هات بۆ دوکان بۆ لام وتی ئەریاڵێن مزگەوتێک لەم ناوایە لەکوایە نشتم هەر لەم کۆڵانەوە بڕۆ سەرەوە هەمووی 5 دقە ڕێگایە جا نزیکم لە مزگەوتەکەشەوە پێیوتم وتی مزگەوتی ئەحمەدیە قادریە منیش دەسم کرد بە پێکەنی وتم قادریش و ئەحمەدیش نوێژی تیاکە نازانم ئەبێ خۆ بزانی قادریە یا ئەحمەدیە بەڕاستی من نازانم مزگەوتەکە مزگەوتی قادریە یا مزگەوتی ئەحمەدیە جا هەر لێرەوە دوێنێ جا ئەو کاتێک ئەو کابرا برادەرێک کەشم لەلا بوو
هەنێک بەو بابەتە پێکەنین کابرااشمان خستە پێکەنین کابراش خۆی دەستی کرد بە پێکەنین وتم جایسە ئێمە نازانین تۆ کامیانی قادری یا ئەحمەدی هەر پێی نەوتی وتی نا ئەویان ئەوە هینی خۆمە بەڵام مزگەوتەکەمان پیشان داوتمان فەرمەوە مزگەوتەکەیە و خۆ دەتوانی پرسیارکەی زانی قادریە یا ئەحمەدیە بەڵێ سڵاو ڕێز و خۆشەویستیم قبولکەن لە هەر جێگایەکی ئەو سەرزەمینەن ڕێز و خۆشەویستیم هەیە بۆتان چاوی هەمووتان ماچەکەم هەموو لایەکتان بەخێر بێن وا دەستەکەین بە قسە و باس لەسەر نالۆژیکی قورئان و دیارە بابەتەکە ئێمە لەسەر ئیسلامە نالۆژیکی قورئان و پەرتەوازەی موسڵمانان نالۆژیکی قورئان لە چیەوەیە کاتێکە ئاەتێک باس کراوە بۆ نمونە زۆر جار داوای بەڵگە لە مەحەممەد کراوە بەڵام ئاەتەکە نەیتوانیوە باوەڕ بە کەسەکە بکات کە بەڕاستی ئەمەی مەحەممەدەیڵێ ڕاستەکە بۆیە هەر لە قورئانە کۆمەڵێ ئاەتی زۆر هەیە کە ئەڵێت مەحەممەد تۆ بە شێت تەزانن مەحەممەد تۆ بە درۆزن تەزانن تۆ نیت کە بەم شێوەیە بە درۆزن بزانرێی بەڵکو و پێغەمبەرەکانی کەش لە پێشتۆ بە درۆزن دانراون باوەڕیان پێ نەکردوون بەرباران کراون کوژراون بە هەموو پێوەرێک باسی ئەم بابەتاکە کە بڵێ مەحەممەد نەیتوانیوە بە لۆژیکی ئاەتەکان وەڵامی خەڵکی باتەوە تەنانەت زۆر جار داوای بەڵگەی بۆ نمونە یەک بەڵگەی مەلموس کراوە لە مەحەممەد کە مەحەممەد وەڵامی پێ نەبووە گوتوێتی منیش وەکویەوە بە شەرم هیچ کەواتە زۆر جار بۆ نمونە داوای مۆعجیزەیەکی لێکراوە یان لە کاتی قورئانە بۆ نمونە کاتی ئاەتێکی خوێندووەتەوە خەڵکانێک وتویانە ئەمە ئەساتیری ئەوەلینەواتە ئەمانە هەمووی پێشتر بیستومانە یانی شتی تازە نییە هەر بۆیە قورئان شتێکی تازەی نەهێناوە شتێکی تازەی نەهێناوە شتێکی تازەشی باس نەکردووە ئەوەی کە لە قورئانە هەیە پێشتر وتراوە پێشتر باس کراوە یا لە دینەکانی کە یا باس کراوە مەحەممەد ئەمەی کە وەری گرتووە لە پێشینەی خۆی وەری گرتووە لە دوایینەی خۆی وەری نەگرتووە هەر لە ماوەی پێشوەیە بابەتێکم بڵاو کردەوە لەسەر ناونیشانی ئەوەی لەم سەری قورئان بۆ ئەو سەری قورئان باسی باکوور و باشووری تیانە جا بەڕاستی وشەی باکوور و باشوور لەو سەردەمەیان نەبووە چونکە هەر بە ئیشە کاریان بە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا کردووە یا ڕۆژهەڵاتەکان و ڕۆژئاواکان واتە جێگاکان گوێزراوەتەوە بەڵام هەرگیز لە کەلتوری عەرەبی و لەو ناوچەی 1400 ساڵ پێش ئێسا باسی باکوور و باشوور نەکراوە بۆیە لە قورئانیشە بە هیچ شێوەیە نەهاتووە کۆمەڵێ شتی کە بۆ نمونە هەر سەیری دەعباکان کە سەیری ئاژەڵەکان کە زیاتر قورئان جەخت لەسەر ئەو ئاژەڵانە کاتەوە کە لە ناوچەکەیە هەبووە نەک باسی بۆ نمونە باسی ورچی سپیمان بۆ بکە نەک بۆ نمونە باسی کەنغەرمان بۆ بکات یا باسی ئاژەڵێکمان بۆ بکە کە بەڕاستی لە ناوچەکەیان نەبووە و نەبینراوە جا ئەمە بەڵگەیەکی مەلموسە کە قورئان بەڕاستی قورئان لە لای کەسێکەوە نەهاتووە کە بۆ نمونە خاوەنی باکوور و باشوور بێت یا بۆ نمونە خاوەنی ورچی سپی بێت یا بەستەڵەکەکان بێت یا بۆ نمونە زانی بێتی لە وڵات لە جێگا هەیە بە مام تەنها شەوە ڕۆژی لێ نابێتەوە ئەگی ناشەکری وای ناشکان بڵێ باسی خەتی سپی و خەتی ڕەش بکە بۆ ڕۆژۆوان یا ڕۆژوو بگرێ و هەروەها باسی سەعاتیش نەکراوە و سەعاتیش دانەنراوە لەو کاتەیە بۆ نمونە کار بە سەعات بکەن بڵێن لە سەعات ئەوەنە بۆ ئەوەنە واتە دەست نیشانی سەعات بکات بۆ نمونە بڵێ لە هەر جێگایەکی دنیا هەی کێشەمان نییە کەی لە لای تۆ ڕۆژە بێتەوە یا کەی لە لای تۆ تاریکە بێ یا ڕووناکە بێت لە سەعات شەشی بەیانیەوە بۆ شەشی ئێوارە بە ڕۆژوو نییە ئەمە لەبەرەوەی تەنها
محەممەد وەتەنانەت وای زانیوە محەممەد وای زانیوە ئەو سەری دنیا سینە وای زانیوە ئەو سەری دنیا سینە هەر بە ئاەتەکان بۆ نمونە لە کۆمەڵێ ئاەتە باسی تەختی زەویەکە باسی قەراخەکات واتە یعنی ئەگەیتە کۆتایی زەوی هەروەکو چۆن باسیەوەی کردووە کە کۆتایی چی پێڵێن سین ئەو سەری دنیاە وانزانیوە لەو سەرەوە ئەتوانی بگەیتەوە ئەمسەر چونکە هەر بەم ئاەتە کۆمەڵی ئاەت هەیە بۆ نمونە لە باسی دڵقەرنەینە ئەڵێ لەم سەری یعنی لە خۆر هەڵاتەوە بۆ خۆر ئاوە لە خۆر هەڵاتەوە بۆ خۆر ئاوە تەنانەت دەبینێ ئەکەوێتە کۆمەڵێ هەڵەی ئەوەوە هەرچە مسلمانان ئەڵێن نەخێر زولقەرنەین وای بینیوە کە خۆر ئەچێتە گۆمێکی قوڕاویەوە واتە کۆتایی بڵێن ئەوەی تر کۆتاییەکەیەتی و هەروەها ئەڵێ خۆر لەسەر قەومێک هەڵیەت واتە لەوێ ئیتر ئەمە ئەم دوو شێوە واتە کۆتایی و دەستپێکردن و کۆتایی هەرچەنە ئەگەر بێت و دڵقەرنەینیش وەهای بینی بێت نەبوو نووسەری قورئان بکەوێتە هەمان هەڵەوە بڵێ دڵقەرنەین ئەبوایە بیوتە دڵقەرنەین وای بینی لە ڕاستی ئەوەهانی هەرچەنە وەهاش نییە ئەڵێ حتى بلغ مغرب الشمس تغرب في عين حمئة ووجد ليرش أوي ووجد عندها قوما لە چواردەوری ئەو گۆمە واتە لە چواردەوری ئەو گۆمە ئەگەر بێت و باسی بەحر بکەین بەحر لۆڵ نییە باسی بەحر بکەین بەحر لۆڵ نییە واتە باسی بەحر بکەین ئێمە ئەو سەری بەحر نابینین هەتا بزانین ووجد عندها قوما تێگەی ووجد عندها قوما واتە خەڵکێک لە چواردەوری ئەو گۆماژە پێماوە دڵقەرنەینیا ئەوەیە لە ناویان بەرەیە ئەوەیە بیان کەرە ئینی خۆت بۆ نمونە ئەمانە کۆمەڵێک بەڕاستی نالۆژیکی و تەتەڵەی محەممەدە وای کرد ئەگینا دینی ئیسلام ئەگەر بێت و بۆ نمونە با زۆر بیکەین بە نمونە ئەگەر محەممەد موعجیزەیەکی هەبوایە با بڵێن بۆ نمونە ئیسرا و میعراج ئەگەر محەممەد بە براقێکەوە چوو بێتە ئاسمان و گەڕابێتەوە چی ڕێگەی لێگر بە براقەکەیەوە دوو فڕە بەسەر مەکە و مەدینەیە لێبا و خەڵک ئاگادار کاتەوە بڵێ فەرموو خەڵکینە ئەوەی منەیکەم بزانە کی ئەتوانە بیکە ئاخۆ پیاو هەبوو باوەڕی پێنەکە ئاخۆ پیاو هەبوو بڵێت محەممەد تۆ درۆ کرد بەڵام محەممەد هاتووە خەوێک بۆ ئێمە جێڕێتەوە کە ڕۆیشت بێتە بەیت المقدس و لەوێەوە چوو بێتە حوتەبەقەی ئاسمان و کۆمەڵ نوێژی کردبێ و دەمەتەقەی لەولا کردبێ و چەند جار دەجار چوو بێتە لای خوا و گەڕابێتەوە موسا گەڕان بێتەوە بۆ لایهین هێشتا کە هاتوێتەوە سەر جێگەکەی گەرم بووە ئاخر ئەمانە بەڕاستی ئەمان نالۆژیکی قورئانە ئەمە ناڕێکی قورئانە بۆیە نەیتوانی بە ئاەتەکانی قورئان باوەڕ بە خەڵکی بێنێت ئەگەر بێت و ئەمە هەبوایە چەند جار لە مەکەیە محەممەدیان بان کرد کە بۆ نمونە ئێمە لە پێشترا باسمان کرد موعجیزەیەکی بچووکیان بۆ بکات کە بەڕاستی ئەم موعجیزەیە ئەوە بێت کە باوەڕی پێبێنن تەنانەت چەند جار ئەبوو حەکەم پێی وێتی کاکە شتێک معجزەیەکمان بۆ بکە من هەموو مەکە بۆ ئەوەکەم فەرموو معجزەیە بکە با بە بەرچامانەوە بیبینین هەمومان باوەڕ بە قسەکانە بکەین بەڵام ئەم قسانەی تۆیگەی قسەی قۆڕە یعنی بە ئاەتەکانی قورئانێ وێت ئەمانەی کە تۆی لێ ئێمە پێشتر بیستومانە یعنی شتێک نەهێناوە کە بەڕاستی بڵێن ئەم شتە تازەیە ئەم شتە بەڕاستی نەمان بیستووە ئەم شتە بەڕاستی نەکراوە بەڵام لەگەڵ ئەوەشە هاتوون سەیریکە هاتوون هەر چۆن جوانکاری بۆ ئاەتەکانەکەن ئەزانن کاتێک کە تەفسیری ئاەتێکە کرێ بە مانای بەلاڕێبردنی ئاەتەکەیە بە هەمان شێوە هاتوون لە کاتێکە چەنەها ئاەت هەیە کە محەممەد موعجزەی نییە
زۆر جار بۆ نمونە تەنانەت خەڵک وا گەیشتە ژیانیان وتی فەرموو پێمانەڵەی ئاسمان ئەڕووخێ بەسەرتانە ئەگەر بێت و وەها هەڵنەسن و خوای من نەپەرستن و باوەڕتان بەخوا نەبێت ئاسمانە ڕوو فەرموو بیڕوخێنە بەسەرمانە بەس بۆ ئەوەی بزانین کە تۆ ڕاستەکەی نەبوو نییە یعنی نالۆژیکی ئاەتەکانی قورئان بەڕاستی لە ئاستێکا بووە کە خەڵکی ئەو سەردەمە خەڵکی عەوامی ئەو سەردەمە کە زۆربەی زۆریان نەخوێنەوار بوون مەحەممەدیان بە درۆزن زانیوە ئەمە قسەی من نییە ئەمە قورئان خۆی پێمانەڵێ کە مەحەممەدیان بە درۆزن زانیوە باوەڕیان پێ نەکردووە چونکە مەحەممەد نەیتوانیوە ڕۆژێ لە ڕۆژان وەڵامی یەکێکیان باتەوە بەس پێمان بڵێنم هەموو موعجیزەتان لەکوێیە نازانم بەد لە دەستیا تەسبیحاتی کردووە و نازانم بە ئیشارەتی پەنجەمە سەیری نالۆژیکی ئەمایەتەکە ئەمە موعجیزەیە کە بۆ نمونە زۆربەی موسڵمان زۆر جار ئەوەکە ئاڵێن مەحەممەد بە ئیشارەتی پەنجەمانگی کرد بە دووکاتەوە هەر زۆربەی زاناکانی ئیسلام ئەڵێن کاکە ئەمە لە ڕۆژی دوایی ئەمە ڕوویە مانگ نەبووە بە دووکارتەوە و نە مەحەممەد کردوێتی بە دووکارتەوە بەڵام لە ئاخر زەمانە مانگ ئەبێ بە دووکارتەوە ئەمەیە نالۆژیکی ئاەتەکانی قورئان یعنی تۆ ئاەتێک ڕوون و ڕەوانە زۆر بەڕوونی باسێکە کە لە ڕۆژی دواییە مانگ ئەکا بە دووکارتەوە لەگەڵەوەشە هێشتا ئەم قسەیە کە هاتووە لە قورئانە قسەی مەحەممەد نییە ئەمرو قەیس لە شیعرەکەیە لە شیعرەکەیە کە 30 ساڵ پێش لە دایکبوونی مەحەممەد ئەم شیعرە وتراوە دەنەت الساعة وانشق القمر هاتووە لێرەش کردوێتی بە ئاەت دەڵێت تەنانەت جارێک فاتیمە ئەم ئاەتەیە خوێندەوە لە لای کچێتی یاکچەزایەتی ئەمرو قەیس ئەڵێ ئەوە چی خوێنیتەوە ئەڵێ ئەوە ئاەتە ئەوە ئاەتی قورئانە ئەڵێ ئەمە لەکوێ بوو ئەڵێ ئەمە باوکم چی پێڵێن باوکم ئەم ئاەتانەی خوێندوتەوە ئەمە قسەی خوایە کوروتی ئەوە شعری باوکمە شعری باوکمە یا باپیرمە زۆر دڵنیانی کچەکەڵێ شعری یا ئەڵێ شعری باوکمە یا ئەڵێ هی باپیرمە تێگەی یانی لێرە وە شعرەکەش هەیە کە بەڕاستی 30 ساڵ پێش مەحەممەد پێش مەحەممەد ئەم شعرە وتراوە وە شعرەکەش شعر ئەمرو قەیس ئێمە هەمومان نەزانین لە مێژووە کەسێکی ناودارە شاعرێکی زۆر گەورە بووە زۆربەی شعرەکانی بە کابەیە هەڵباسراون خەڵکی شعرەکانی خوێندووەتەوە شعرەکانی ئەمرو قەیسیان لەبەر کردووە و کەڵە شاعرێکی زۆر گەورە بووە کۆمەڵێک لە شعرەکانی ئەمڕۆ لە ناو قورئانە ئەیبینینەوە کە بە ئاەت پێمانە فرۆشرێتەوە بەڵێ هەر نالۆژیکی ئەم ئاەتانەی قورئان نەک هەر ڕەنگدانەوەی هەبوو بۆ سەر بێدینەکان کە ببن بە موسڵمان بەڵکو لە ناو موسڵمانانیشە ڕەنگدانەوەی هەیە دوایی ئەمە سەرم بابەتە چونکە پەرتەوازەی موسڵمانان لێرەوە دەست پێیەکە پەرتەوازەی موسڵمانان لە نالۆژیکی ئاەتەکانی قورئانەوە دەست پێیەکە مەحەممەدێک 21 ساڵ نەیتوانی شەعبەکە نەیتوانی کەس و کارەکەی خۆی تێگەیەنێ هەتا بە شمشێر وای لێکردن ببن بە موسڵمان ئێمە هەمومان ئەو ڕاستیە زانین موسڵمانان خۆشیان ئەو ڕاستیە زانن 21 دانە ساڵ مەحەممەد ئیدعای دینەکەی کرد و 13 ساڵ لە ناو مەکەیە ئیدعای ئەم دینەی کرد بەم قسانە نەیتوانی لە چەند کەسێک ئەوانیش ئەمڕۆ بۆ نمونە ئێستا بڕۆ حیزب بکەرەوە بە ناوی حیزبی گوێرەکەەوە بڵێ گوێرەکە هەر دینێ بکەرەوە بڵێ گوێرەکە خوایە کۆمەڵی خەڵک هەر دواتەکەوێ بتەوێ و نەتەوێ کۆمەڵی خەڵک دواتەکەوێ ئێستا وەرە کابرایەک تۆزێ ئەوە بێت هەر لە خۆیەوە ئیدعا بکە بڵێت وەرن کاکە وەرن کەرە پەرستین دڵنیابە کۆمەڵی خەڵکە بن بە کەرپەرست
یعنی بە چەند هۆیەک تەنانەت هۆشی هەیە بۆ بوون بە کەرپەرستی. ئەمەش وای کرد لە ماوەی 13 ساڵە محەممەد نەتوانێ 50 کەس لە خۆی کۆکاتەوە لە ناو کەس و کارەکەی خۆیان، بە زمانی خۆیان، بە کەلتوری خۆیان، تەنانەت بە دانپیانانی خواکانی خۆیان، چونکە سوورەتی کافرون دانپیانانی مەحەممەدە بە خواکانیانە. باشە دانپیانان بوو، ئەمە عەقدێک بوو لە بینیانە کە ماوەیەک بتپەرستەکان خواکەی مەحەممەد بپەرستن و ماوەیەکیش مەحەممەد و شوێنکەوتوانی بتەکانی ئەوان پەرستن، بەڵام لە ڕاستی ئەوان پەشیمان بوونەوە کە زانیان مەحەممەد درۆی کردووە. مەحەممەد ڕازگۆ نەبووە لە ئاەتەکانی وەهان ئەوە نەبووە کە بتوانێت شێوازێکی جیاواز بێت. ئەمانەی کە مەحەممەد وتوێتی هەمووی پێشتر وتراوە، هەمووی پێشتر باسکراوە، بۆیە شمشێری بەرز کردەوە. دینی ئیسلام کە گەیشتە ئەمڕۆ شمشێر گەیاندی ئەمڕۆ، نەک لۆژیکی قورئان، لۆژیکی ئاەتەکانی قورئان. وەکو باسمان کرد، یعنی هەموو قورئان بگەڕێ لۆژیکی تیان نییە، لۆژیک لە ئاەتەکانی قورئانە نییە بتوانێ بەم ئاەتە بۆ نمونە فڵان کەس ئەم ئاەتە وای لێ کرد کە موسڵمان بێت، چونکە ئەم ئاەتە بەڕاستی ئەمە لە قسەی مرۆڤ ناچێت، نییە، شتی وها نییە. هەموو قورئان بگەڕێ لە بەرگەوە بۆ بەرێک، لە بەرگەوە بۆ بەرێک شتێکی لەو بابەتەیتیان نییە کە ئاەتێکی قورئان وەها بێت مرۆڤێک بکا بە موسڵمان لەسەر ئەم ئاەتە، چونکە ئەم ئاەتە پێشتر نەوتراوە، پێشتر نەبووە و ئەمە زانستێکە تەنها و تەنها علمی غەیب ئەتوانێ دەرک بەمە بکە کە ئەویش خوایە. بۆ نمونە نییە، شتی وها نییە، ئەمە واقعە. دوای ئەوە کاتێکە بڵین دەستی بەسەر ناوچەکە یاگرت بە کوشتن و بە بڕین و بە تاڵانی و بە ئاخر ئەوەیە سەیریکە لۆژیکی تاڵانکردن لە چیایە؟ یعنی ئەتوانی چی لۆژیکێک بیت بە تاڵانکردنی ماڵی خەڵکی، بیدەی بە کوشتنی خەڵکی، یا ئایدۆلۆژیایەکی هێناوە ئایدۆلۆژیایەکی سەقەت بە زۆر دەرخواردی خەڵکی بی. ئەمانە بەڕاستی ئەمانە هەمووی هۆکاری ئەوە بوون کە مەحەممەد نەیتوانی بە لۆژیکی قورئان خەڵک بێنێتە ناو ئیسلامەوە، بۆیە شمشێری هەڵگرت. کاتێک کە مەحەممەد ئەمرێت، باشە ئێمە باشە زانین ئاەتەکانی قورئان بۆ بەرژەوەندیە، بەرژەوەندی مەحەممەد و ئەو کەسانەی کە دوای کەوتبوون لە ناو ئەم ئاەتانەیە بەرژەوەندیەکانە دۆزرایەوە. هەر بۆیە هەتا ئەمڕۆ بەرژەوەندی ئاەتەکان بەردەوامە لە ناو موسڵمانانیشە، نەک لە ناو بێدینە. باشەوە وتمان بێدینەکان، بەڵێ بێدینەکان ئەوە بوون کە سوور ئەیانزانی لۆژیکی لە قورئانە نییە، بە شەق کران بە موسڵمان، بە زۆر کران بە موسڵمان، بە هێزی شمشێر کران بە موسڵمان. بەڵام دابێنەوە سەر موسڵمانان لە کاتێ مەحەممەد ئەمرێت، ئیتر لێرەوە شەڕی دەسەڵات دەست پێەکە، شەڕی دەسەڵات و دەسەڵاتەکان بۆ نمونە کێ نزیکتر بوو لە مەحەممەدەوە، نەک کێ زیرەکتر بوو، نەک کێ شارەزاتر بوو، کێ شەڕکەرتر بوو، کێ یەکەم کەس باوەڕی بە مەحەممەدێنە. لەسەر ئەم بنەمایە خەلیفە دامەزرا، نەک لەسەر بنەمای ئەوەی کە ئایا کێ لە هەموو کەس زیرەکترە. بەڕاستی ئەمانە واقعەکەن کە ئیمڕۆ هەمومانەی بینین. ئەوە بوو بۆ نمونە ئەبوو بەکر خەلافەتی گرتە دەست، باش لە دوای ئەبوو بەکر ئۆتۆماتیکی عومەر خەلافەتی گرتە دەست، چونکە عومەر ئەبوو بەکری کرد بە خەلیفە لەبەرەوەی کە دوای ئەو خۆی ببێ بە خەلیفە. لە دوای ئەمەوە بۆ هەڵبژاردنی خەلافەت 3-4 ڕۆژ 4-5 کەسەکەنە ژوورێکەوە،
ڕێبکەون لەسەرەوەی کێ ببێ بە خەلیفە نەک ڕێبکەون لەسەرەوەی کێ زۆر شارەزایە کە ئەم جێگەیە بگرێت کێ زۆر زانستی قورئانی لەلایە بۆ نمونە کێ زۆر عالمە لە قورئانە کە بتوانێ یەک ڕیزی دروستکە بەڵا نەکەر یەک ڕیزی بگرە پەرتەوازە لێرەوە دەستی پێکرد یان عوسمان ئەبێ بە خەلیفە عەلی دیسەپۆینت ئەبێ عوسمانە کوژرێ عەلی تاوانبارە کرێ لێرەوە شەڕ دروستە بێ شەڕی بینی چۆنەڵێ بینی عەلی و عوسمان ڕەنگدانەوەکەی هەتا ئەمڕۆ هاتووە شەڕی جیابوونەوەی شیعە و سوننە لە ئیسلام دروست بوو کاتێککە شیعە و سوننە دروست بوو کۆمەڵێک هەبوون ڕقیان لە هەردوو لایەن بوو ئەمڕۆ ئێمە پیان ئەڵێین موعتەزیلە بەڵام ئەو کاتە پیانەوتن خەواریج واتە دەرچوو خەواریجەکان چیانەویست خەواریجەکان یەکڕیزیانەویست خەواریجەکان نەیانەویست شەڕ دروست ببێ لە ناو مسڵمانانە خەواریجەکان ئەوانە بوون کە بەڕاستی ئەیانویست تەوازنێک ڕاگرن لە بینی عەرەب و غەیرە عەرەب بەڵام نەخێر ئەمە ڕووی نەیە ئەوە بوو شەڕی جەمەلی لێ دروست بوو شەڕی جەمەل بە سەرۆکایەتی کێ بە سەرۆکایەتی عایشە کێ دەسەڵاتی تەواوی ڕاهای هەبوو لەگەڵ عایشەیە تەڵحە و زوبێر ئەم دوانە هەردووکیان عەشەرە الموبەشەرەن یان پەلاماری عەلیەیان 4-5 کەس مسلمان ئاکوژرێت بۆ چونکە لێرە قورئان دەور نابینێ دەسەڵات دەورە بینێ کێ ئەتوانێ قورئان بەکاربێنێ بۆ ڕاکێشانی دەسەڵاتی خۆی بۆ بەهێزکردنی دەسەڵاتی خۆی ئەمانە وای کرد هەتا مەسەلەکە گەورە بوو شەڕی سەفینی لێکەوتەوە شەڕی سەفین لە بینی مەعاویە و عەلیە چونکە هەتا ئێستا کەس نازانێ مەعاویە خەلیفە بوو یا عەلی خەلیفە بوو لە هەمان کاتە هەردووکیان خەلیفە بوون و هیچیشیان هەردووکیان خەلیفە بوون بەڵام هەردووکیان لە دوو جیهەتی جیاواز وەکو ئەوانەی ئێرانیەکان وەلایەن زیاتر بۆ ئێرانی و عێراقیەکان وەلایەن زیاتر بۆ عەلی هەبوو و ئەوانەشی کەوتبوونە ژێردەستی مەعاویە بڵێن شام و مەندەقەی ئەوە و ئەمانە بوون بە دووبەرە بوون بە سێبەرە نەک دووبەرە بوون بە سێبەرە بەرەی عەلی وەکو شیعە بەرەی سوننە وەکو جەماعەتی مەعاویە و بەرەی خەواریجەکان هاتن بیریان کردەوە لەمە چی بکەن بۆ کۆتایی هێنان بەم ناکۆکیە جا ئەمە لە دوای شەڕی سەفینەوە ئەمە دروستە بێ شەڕی سەفین کاتێکە نزیکەی 110,000 مسلمان بەشدارە بێت 110,000 نزیکەی باسی 70,000 کوژراوەکەن 70,000 کوژراو لە بینی مسلمان و مسلمانە واتە ئەمە لەو کاتەیە نە ئەمریکا هەبوو بڵێ فیتنەی ئەمریکا بوو نە ئیسرائیل هەبوو بڵێ فیتنەی ئیسرائیل بوو نە هیچ جیهاتێکی کە بەشدار بوو لە ناو ئەم مەسەلەیە ئیسلام خۆی بوو کاتێکە شەڕەکان وەستان بەچی وەستانی مەعاویە زانی ئەدۆڕێ کە ئەزانی ئەدۆڕێ یەک قورئانەکە بە شمشێرەکەیەوە قورئانەکەن بە شمشێرەکەیانەوە ئەڵێ ئێمە لە پێناویان قورئانەیە شەڕەکەن واتە لێرە هەم قورئان بۆ بەرژەوەندی بەکار هاتەوە قورئانیان بۆ بەرژەوەندی بەکارهێنایەوە هێنان وتیان ئێمە لە پێناویان قورئانەیە شەڕەکەن ئێمەش لە پێناویەوە قورئانەیە شەڕەکەن
کەواتە لێرەوە شەڕەکە بۆ ئەوە وەستا بۆ کاتی وەستا چونکە شەڕەکە لە 1400 ساڵە بەردەوامە هەتا ئێسش هەر بە بەردەوامی ئەوەیە کە ئەیبینین مەسەلەی شیعە و سوننە و هەر ئەمەش نا هەر شیعە و سوننە نا لەناو سونەیە بە سەدەها بیر و بۆچوونی جیاواز یابووەتەوە لەناو شیعەیە بە هەمان شێوە بەڵام کاتی یێتە سەر مسلمانان ئەڵێن بۆ نمونە شانازی بە عەدەدی مسلمانانەوە کرێ شانازیەکەن کە ئەها کاکە گیان ئێمە دووەم دینین لە زۆریە ئێمە دووەم دینین ئەزانی چۆنە ئەبێ ڕاستیە گوزانیت کە مسلمان وەختی خۆی مەحەممەد باسیەوەی کردووە کە ئەبێ بە 73 فرقە بەڵام نەک 73 فرقە زۆر لەوە دڵنیابە کە لە 730 فرقە زیاترە ئەمڕۆ ئیسلام لە 730 فرقە زیاترە هەر هەمووشیان یەک تەکفیرەکەن ئێستا من بە سونیەک بڵێم ئایا شیعە مسلمانە ئەڵێ نەخێر بە هیچ شێوەیەک ئەی کاتێکە مسلمان نییە بۆ عەدەدەکەی جا ناکەیتەوە لە ئیسلام بۆ نمونە بڵێ کاکە ئەوە نزیکەی 500 ملیۆن شیعە لە ئیسلام بێنەرە دەرەوە لە شیعەیەکە پرسیت ئایا سونە مسلمانە ئەڵێ ئەوە شوێنکەوتەی قوندەرانن هەر بەم منسەبە وا قساکە ئەڵێ ئەوان خەلیفەکانیان قوندەر بوو نازانم بەدایکی مسلمانان وانە ئەوە بوو ینی بەڕاستی هەر بە جدی کاتێکە کە شیعەیەکە دوێنی شیعەیەک کە لەگەڵ شیعەیەکە یەیتە گفتوگۆ لە کاتێ باسی سونناکات باسی واکە کە ئەمانە مناڵباز و نازانم حەشا حەزی ئەمە کاکە شەرعی شەرمیتیان نییە چونکە باسی شەرعەکەین ئەڵێن کاکە ئەوانە خەلیفەکانیان قوندەر بوو خەلیفەکانیان ساختەچی و پیاوکوژ و ئەوانە بوو بە هەمان شێوە لەگەڵ سونەیەکە ئەڵێ شیعە ئەڵێ باوەڕ و قەناعەتێ لێ زۆر مسلمان زۆر سوننا ئەڵێن بێدین لە شیعە باشترە یعنی منصبی بێدین بەرزترە لە منصبی شیعە دەکەواتە پاکتاویە پاکدینێ بکە چی پێڵێن ئەوسا وەختی خۆی خەرمانیان کۆوە کردەوە گەنم و خەڵتە و خۆڵە مایەوە ئەهاتن لە بێژنیانەدا کاکە گەنمەکەیان جیا کردەوە لە خەڵتە و خۆڵ و خاشاکەکە تۆش وەرە کاکە ئاوای لێ بکە خۆ ئەگەر بێت وهای لێ بکەیت باشە با بڵێن 73 فرقەی بە مسلمانێ بڵێ شیعە ئەوە شیعە ئەڵێ کافرە باسی بوکۆ حرامەکەی ئەڵێ ئەوە هەر فڕیان بەدینەوە نییە باسی قاعیدەکەی ئەڵێ ئەمریکا دروستی کرد باسی داعشەکەی ئەڵێ ئیسرائیل دروستی کرد والحاصل باسی هەرچیەکەکەی باسی سۆفیەکەی کورا ئەڵێوانت مردوو پەرستن ئەوانە شەخص پەرستن ئەخر پێم بڵێ کێ مسلمانە ئێستا بۆ نمونە کاکە من بەیانی ئەبم بە مسلمان ئەمەوێ ببم بە مسلمان بەیانی من یام ئەمەوێ ببم بە مسلمان بۆ لای کێ بچم لە کێوە ببم بە مسلمان بچم بۆ لای قادری و ئەحمەدی بچم بۆ لای شافعی و حەنەفی بچم بۆ لای سونە بچم بۆ لای شیعە جا ئەمە کارەساتە بەڕاستی کارەساتی گەورە ئەوەیە کە مسلمانان ئەمڕۆ داعش بە مسلمان نازانن لە کاتێکە داعش هەڵگری دەقا و دەقیاساکانی مەحەممەدە ئالەم ڕۆژانەیە قسەم لەگەڵ برادەرێکا کرد باسی ئەوەی کرد باسی داعشی کرد داعش مسلمان نییە وتم ئەی مەحەممەد مسلمانە ئەی ئەبوو بەکر و عومەر و عەلی و مەعاویە و تەڕە ماش و تەڕە ساز ومانە مسلمانن وتی بەڵێ وتم داعش هێشتا بە دەعا و شۆراوەتەوە لە چاوەوانەیە گورە وتی جا ئەمانە کاکە ئەمانە زەلامە سووتێنن وتم بۆ لە تۆ وایە ئەبوو بەکری سدیق زەلام مرۆڤی نەسووتان بۆ لە تۆ وایە عەلی بن ئەبی تاڵب مرۆڤی نەسووتان نایانەوێ کێشەکە ئەوەیە
کۆمەڵێ خەڵکیان بۆ نمونە کۆمەڵێ گەجەر و گوجەر پیا بوون لەم فەیسبوک و مەیسبووکە دەستیان کردو بە فەیسبوک سووتاندن و جنێودانوانە باوەڕ و خەناعەتێ هەبێ زۆربەی زۆریان هەر نوێژ ناکەن بەبێ ئەوەی بزانن هەر یاسای دینەکەی بەوازهێنانوی لە نوێژ تۆ مافی ژیان نییە ئەمانە نایانەوێت تێبگەن جا بۆ نمونە بابێنە سەر نالۆژیکی ئاەتەکانی قورئان بگەڕێنەوە چونکە ئەم ناڕێکی ئاەتانەی قورئان وای کرد کە بەڕاستی ئاەتەکانی قورئان بۆ بەرژەوەندیە بەرژەوەندی شەخصی ئەجینا تەفسیر چییە بەس پێم بڵێن تەفسیر چییە یعنی ئاەتەکەی قورئان بۆ نمونە کابرایەک تفسیری کردو من وەکو کورتەیەک ئەچمە ناوم ئاەتەوە ئەچمە ناو باسی یەک ئاەتان بۆکەم الشمس تجري لمستقر لها ذلك تا کۆتایی ئاەتەکەم لەبەر نییە باشە ئەڵێ خۆر ئەڕوا باشە لە محەممەد تەنانەت کەسیش پرسیاری لە محەممەد نەکردووە بە کابرایەک ئەڵێ ئەبوو زەڕەزانی خۆر بۆ کوێ ئەڕوا ئەڵێ یا ڕەسوول الله بەس خوا پێغەمبەرەکەی ئەزانن ئەڵێ ئەڕوا بۆ ژێر عەرشی خوا لەوێ سوژدە بۆ خوا بە تێگەی ئەچێ بۆ ژێر عەرشی خوا لەوێ سوژدە بۆ خوا بە یعنی مۆڵەت لە خوا وەرەگرێ ئایا بگەڕێتەوە یا نەگەڕێتەوە باشە باوەڕ و قەناعەتێ هەبێ هاتوون ئیعجازیان بۆ ئەمە کردووە واتە تەفسیریان بۆ ئەم ئاەتە کردووە بە شێوازی جیاواز ئاخر مردوو مرێ نازانی تەفسیرکردن بەلا ڕێبردنی ئاەتەکەیە یعنی تۆ ئەتەوێ خوش و محەممەدی بە درۆ بخەیتەوە یا بۆ نمونە هاتوون ئیعجاز یان ئیعجاز بۆ ئاەتی قورئانیە تاشم یان ئەڵێن سەیریکە بۆ نمونە معجیزەی ئەم ئاەتە ئالەویایە واو لێەکەن مەلاکان چۆن لەسەر منبەر ئەوواکەن شاتە شات عەقیژیان و دەستبایەنەوەوانە بۆ ئەوەی چی بێڵێن وا بکەن کە خەڵکی گویان لێ بگرێت تێگەی جا ئیعجاز تاشەکانیش بە هەمان شێوە یەن بۆم سەر لەم سەرەوە لەو سەرەوە علم واڵێ کورە هەر حەیای علمیشان بن هەر درۆ بەدەم زانستی شەواکەن ئیکاکە بۆ نمونە با من باسی ئاەتێکتان بۆ بکەم ناتوانی هیچ ئەوەیەکی تیا بکەی بۆ نمونە ئەڵێ لە کاتی دروستبوونی مناڵ بەڕاستی ئاەتەکانم لەبەرنی ئاەتەکان بە کوردی بۆتان باسەکەم دوایی ئەگەر پێویست بوو ئاەتەکانشتان بۆ داهێنێ ئەڵێ ئەو ئاوەی کە مناڵی لێ دروستە بێ ئەوەی عیب نەبێ لە زەکەرەوە فڕێداتە دەرەوە ئەڵێ لە بربراگەی پشتەوەیەت تێگەی لە ناودەفەی شانەوە ئەڵێ ئاوی ژن لە سینەی ژنایە ینی لە سینەیەتی بەڵام من خۆم ئەمەلیاتم کردووە کاکە خۆ ئەگەر بێت و ئەم ئەمەلیاتەی من ئەگەر بێت و قورئان ڕاستی بکردایە من ئەبوایە ئەم دەفەیشانم ئەمەلیات کرایە کاکە من حەو مناڵەم هەبوو من نەمویست مناڵی کەم ببێ تێگەی ڕۆیشتمە ئەمەلیاتم کرد من خۆمم کرد من خۆم کردم لە بریەوەی خێزانم بیکا من خۆم کردم بەڵام من نەهاتن دەستکاری پشتم کەن عیب نەبێ هاتن دەستکاری گونیان کرد ئەمانە ڕاستیەکە و پێڵێ ئەمانە ڕاستی یعنی من ئەگەر بێت و ئەم قسەی نووسەری قورئان ڕاست وایە ئەبوایە من لە پشتمەوە دەستکاری بکرایە تێگەی ئەمانە بەڕاستی هاتوون ئێعجاز بۆ ئەماکەن ئەوانەیە جاری وایە نییە جاری وایە کە لە تاوسێ لەگەڵ خۆشەکەی ئەوەیە ئەوانەی کەیان قسە و لەگەڵاکەن ئاستی شارەزاییان سفرە لە دینەکەیان هیچ باسی علم و لەگەڵاکە ئاخر ئاوی ژنی چی ئاوی ژنی چی هەموو قورئان بگەڕە باسی هێلکەی ژنی نەکردووە تۆ یەیت
تويت يعني تفسير وإعجاز جاء هاوريان زور لو دڵنیابن هەر ئاەتێک إعجازي بوكرا أو آية بوان بينا ناكري يعني هەڵەکەی ئەوەنە گەورە و زەقە بۆیان پینە ناکرێت بۆیان ئیعجازێکی بۆ تاشن هاتوون ئیعجاز بۆ ئەم ئاەتە تاشن آخر ئەمە ئیعجاز هەڵناگرێت هاتوون ئیعجاز بۆ خۆر ئەڕوات ئەڵێ ناسا ئێستا کەشفی کردووە خۆر ئەڕوا کورە باسی ئێوارە و بەیانیەکە بەیانی لێوە ئێوارە چێ بۆ سرەوتن ئەگەر بیزانایە بۆ نمونە هەرێزانی شەو ڕۆژ چۆن دروستە بێت یعنی نالۆژیکی ئاەتەکانی قورئان وای کردووە کە بۆ نمونە من مفەسیرم یەم تەفسیری ئەم ئاەتەکە ئەم ئاەتە ئاوایە لێرەوە ئاوا لێرەوە ئاوای کرد بابە ئاەتەکە ڕوون و ئاشکرایە یا بابەتێکی بەزمێکی کیان هەیە لە ناو هەر بۆ نمونە لە ناو قورئانە ئەموو ئاەتێک ئەسباب نزولی هەیە ئەم ئاەتە ئەسباب نزولەکەی بۆ نمونە بۆ فاتحە ئەم ئاەتە بۆ فاتحات لەو کاتەیە فاتح ئاوە ئاەتێک هاتووە چی پێڵێن ئاەتێک هاتووە ئەڵێ ئەوە بۆ جوولەکەکان هاتوون کە ئەگەر لە دواوە چوونە لای ژنەکانە مناڵەکانە خێڵە بێ یعنی جوولەکە و توێتی ئەگەر لە دواوە بچیتە لای خێزانە مناڵەکە و خێل دەرەچێت بەڵام لە ڕاستیە ئەمە شاردنەوەی ڕاستەقینەی ئاەتەکەیە ئەسباب نزولی ئەم ئاەتە عومەری کوڕی خەتابە عومەرە یەک بۆ لای مەحەممەد ئەڵێ یا ڕەسوول الله هەلەکت ئەڵێ وەما ئەهلەکت عومەر چی ئەڵێ یا ڕەسوول الله هەڵەیەکم کرد ئەڵێ عومەر چی هەڵەیەکە کرد جا وشەی جڵفا هەیە لە ناو عەرەبیە بۆ نمونە ئێستا ماڵێن عیوا و عیویان کرد ینی تۆ تێگەیە زانی باسی چیەکەم کابراکە دوو کەس کوڕ و کچێک عیوا و عیویان کرد تۆ یەکسەرە زانی مەبەستی من چیە ئەویش ئەڵێ حەوەلت ڕەحەل اللەیلە ئەڵێ ڕێگەی شەوم گۆڕی یعنی بە ڕێگایەکی کە ڕۆیشتم کورت و مختصر ئەڵێ بە ڕێگایەکی کە ڕۆیشتم بە محەممەد ئەڵێ سەکەتە ڕەسوول الله صلى الله عليه وسلم ئەڵێ بێدەنگ بوو محەممەد بێدەنگ بوو سەلامی خوای لەسەر ئەڵێ سەعاتێ دوای ئەوە وتی بڕۆن عومەرم بۆ بانکە وتی عومەری بۆ بانگەکەن ئەڵێ جوبرەیل هاتووە ئەم ئاەتەی بۆ هێنا نساؤكم حرث لكم فأتوا حرثكم أن شئتم باشە ئەڵێ ژنەکانتان کێڵگەتانن چۆنیانە کێڵن بیکێڵن لێرە طبعا هەر وەکو پێم وتی نالۆژیکی ئاەتەکانی قورئان ناڕێکی ئاەتەکانی قورئان ئەوەنە زەقە کە ناتوانی بەڕاستی ناتوانی بیکەیت بە ئیعجازی یا بەلاڕێیا بەری یا بە ئەوەیە ئینکەی هاتوون ئەڵێن ئەم ئاەتە بۆ ئەوەیە مهم نییە کێڵگەتە لەکوێوە چی مهم ئەوەیە تۆوەکەی پێوەکەیت و تۆ مەبەستی جێگەی تۆدانەکەی و جێگەی ئەوەیە لە کوێوەیە توانە بەڵام بۆ کەسێک هاتووە ئەم کەسە کونیەی داوەیە منیش بە جڵفە قساکە عومەری کوڕی خەتاب ئێمە زانین چی بووە پێشتر بەڵێ جا چەنەها ئاەت هەیە بۆ نمونە ئاەتێک هاتووە لە جێگایەکە مەزاجی ئاەتەکان لەسەر مەزاجی دابەزیون لەسەر مەزاجی مەحەممەد دابەزیون یعنی ئەگەر مەحەممەد لەو کاتەیە دڵخۆش بوو بێ باش بوو بێ ئاەتەکان باش ئەگەر مەحەممەد تووڕە بوو بێ و ئەزێتیانیا بێ ئاەتەکان تونە جارێ ئەوەی چی پێڵێن ئەڵێ زۆرکاری لە دینانیە ئەمە کابرایەک بوو عەبدوڕەحمان بە شمشێرێکەوە کون بە کۆڵان بە کۆڵان ڕایە کرد لە پڕ لوتی تەقی بە لوتی مەحەممەدە
محەممەد عەبدوڕەحمانەوە چییە بۆ ئاوا شپرزە بوویت بۆ ئەم شمشێرە و بەدەستەوەیە چییە؟ وتی قوربانجیان ئەڵێن کوڕەکەم بووە بە مەسیحی ئەچم سەرێ بڵ کوڕە وتی دانیش بابە دانیشە زۆرکاری لە دینانی تێگەی ئەمە سەیریکە بزانم مەزاجی ئاەتەکانی قورئان لەکوێوە دەست پێەکات بەڵام هەر محەممەد خۆی وتوێتی من بەدەلە دین و فەقتلوه ئەوەی لە دین هەڵگەڕایەوە بیکوژە باشە ئەوە بڵێن ئەمە حەدیثە کورە ئەزانین چۆنە حەدیث هەیە ئاەتی لە کار خستووە ناسخ و منسوخ حەدیث هەیە حەدیث قسەی محەممەدە ئاەت بە حسابی خۆیان قسەی خوایە تێگەی حەدیث هەیە حەدیثەکان بەهێزترن لە ئاەتەکانی قورئان واتە ئاەت بە حەدیث لە ناوچووە یعنی ئاەتەکەی لە کار خستووە حەدیثی محەممەد ئاەتەکەی لە کار خستووە بەڵام خۆ ئاەتیشمان هەیە هەر بۆ ئەم مەسەلەی ئاەتی سورەتی تەوبەیە سورەتی تەوبە پێم وایە ئاەتی 29 بە وردی قسە لەسەرەوەکە ئەڵێ هەر کەسێک باوەڕی بە خوا و ڕۆژی دوایی نەبوو بیکوژە لێرە ئەعجاز نە تەفسیر یا یەک کوڕی کێشەیەکی کێ هەیە قورئان لە هەر جێگایەکەوە ڕووی هەر کێشەیە لە زمانێکەوە بۆ زمانێکی کە هاتوون جوانکاریان بۆ کردو ئاخر کاکە ئێمە حاربوومان هەیە لە قورئانە حربمان هەیە لە قورئانە حرب واتە شەڕکردن بەڵام قەتل بەمانای شەڕ نایەت کاتێکە ئاەتەکانی قورئان تەرجمە کراوە بۆ زمانیکە هاتوون ئەم قەتلیان کردووە بە شەڕ بۆ نمونە لە زمانی عەرەبیە لە زمانی ئینگلیزیە ئێمە فایتمان هەیە کیڵمان هەیە فایت واتە شەڕکردن ئەم فایتی نیو من شەڕی تۆکەم کاتی ئەڵێم ئەم کیڵی نیو واتە من ئەو کوژم ئاەتەکانی قورئانی ڕوونە ئەڵێ إن الذين يحاربون الله ورسوله يسعون في الأرض فسادا يعني ئەمەیەکە کەواتە حرب هاتووە کاتێ تۆ شەڕ لەگەڵ خوا پێغەمبەرەکەی شەڕ لەگەڵ خوا پێغەمبەرەکەی بەڵام کاتی ئەڵێ قاتلوا الذين لا يؤمنون بالله ولا باليوم الآخر وما حرمون ما حرم الله ورسوله ولا يدينون دين الحق تێگەی ئەمە لێرە قەتل هاتووە قەتل بەمانای شەڕکردن نییە قەتل بەمانای کوشتنە بەڵام هاتوون ئەڵێ چی ئەوە بۆ نمونە سەیریکە ئەمە قاموسی عەرەبیە کاکە گیان ئەم قاموسە ئەوە تا قەتلی قاموسی عەرەبی خۆ پێش محەممەد نییە مردوو مرێ قاموسی عەرەبیە دانراوە لەسەر وشەکانی قورئان دانراوە جا بە هەموو شێوەیەک ئەم بەلا ڕێبرنی جا خۆشەکەی لەوایە موسڵمان کاتێککە دەمەکاتەوە ئەڵێ تەنها و تەنها قورئانە کە کەس نەیتوانیوە دەستکاری بکات و کەسیش ناتوانێت دەستکاری بکات مردوو مرێ 1400 ساڵە ئاەت نەماوە بە 20 شێوە ماناکەی نەگۆڕرا لە ڕووی قسەوە بەڵێ لە ڕووی قسەوە یعنی هەمان ئاەتە تێگەی هەرچەند لەوەشا گۆڕانکاری تیا کراوە ئەوە مەسەلەیەکی کە ئێمە باسی ئەم ڕۆمان باسی گۆڕانکاری ئاەتی قورئان نییە یا نەمانی ئاەتی قورئان نییە یا گۆڕانکاری وشە لە سێ مەسحەفەکە گۆڕانکاری تەواو جیاوازی تایە ئێمە بابەتی ئێمە ئەم بابەتە نییە بەڵام وەکو نالۆژیکی ئاەتەکانی قورئان ئەمانە بەڕاستی ئەگەر قورئان بۆ نمونە لۆژیکی بێ کاتێک ئەڵێ بۆ نمونە جنێوەیە ئەڵێ عوتیل بعد ذلك زەنیم یعنی کورت و مختصر ئەوەی قسە بە محەممەد بڵێ دایگاندەرە ئەمە کورت و مختصر ئاەتەکەیە
ئیتر تۆ بۆی ینی نا ئاخر وانە ئەڵێ باوک نادیارە باوک نادیار ینی چی؟ یعنی دایکاندەر هەر هەمان قسەکاتەوە کاتێ تۆڵی بۆ نمونە کابرا باوک نادیارە باوک نادیارە خۆ دایکی دیارە دایکی دیارە دایکی هەموو مارەزانی دایکی کێ باشە چی بڵێن بۆ نمونە چی بڵێن دایکاندەرە یا باوک نادیارە نا موسڵمانەکان ئەڵێن کاکە باوک نادیارە دایکاندەر نیە ئێکە باوک نادیار بێ کەواتە دایکی بکانی بە کەسێکی نامەحرەمیە هەروایە کاتەوە بەس کاکە ناتوانانی تێیان گەیەنی بەکاری بێنە تەنها هیچی پێویست نییە تۆ پێویستە بەوە نییە گوێ لە من بگری پێویستی بەوە نییە لە منەوە زانیاری فێربی پێویستی بەوە نییە خۆت خوێنەواری بڕۆ ناو ئاەتەکانی قورئانەوە یەک جار ئاەتەکانی قورئان بەو زمانە بخە حەجانە پێشم وتی دەستکاری کراوە کاتێکە تەرجمە کراوە ئاەتەکانی قورئان تەرجمە کراوە لە زمانی عەرەبیەوە بۆ هەر زمانێکی کە هاتوون یەک بەرگی ئەوەیان ویستویانە بەرگێکی جوان کەن بە بەریا بەڵام باوەڕ و خەناعەتی هەبێ هێشتا بەوەشەوە نەکراوە 1400 ساڵە دەستکاری ئەم قورئانە کرێ هەتا ئێستا نەیانتوانیوە بەرگێکی جوان بن بەڕووی ئەم قورئانەیە بۆیە هەمیشە وتومە قورئان لە بەرگەوە بۆ بەرگ هەڵەیە لە بەرگەوە بۆ بەرگ هەڵەیە و تەحەداشم کردن کە ئێمە باسی ئەوەمان کرد ناسخ و منسوخمان هەیە ئاەت هەیە زۆربەی زۆری ئاەتەکانی مەکە چونکە مەحەمەد دەسەڵاتی نەبوو بە قوربانە بە ساقی خەڵکە بێ ئەخرەمە خوایە ئەمە مەحەمەدە 13 ساڵ هاواری کرد خەڵکینە وەرن بۆ لای خواکەی من بپەرستن خواکەی من وا بەهەشتانەیاتێ خواکەی من وەها حۆری هەیە خواکەی من وەها شیر و شەرابی هەیە خواکەی من وەها خزمەتتانەکە یعنی هەر بێ وەرە بێنە پێشاوی خۆ و بەرگێکیان کردووە بە بەرگی ئەم خوایە ئەم ئەڵایە ئیسلامە کە بەڕاستی لە گەوات بەولاوە هیچی کردنیە لێرە کۆمەڵشتی بۆ حرامەکە کەچی لەولا بۆ ئەوەی کە بەگوێی بکەیت لەولا هەر هەمان شت تەیاتەوە ئەمە باشتە یا تۆ کەی ئەوەنە ناڕەحەتە بتوانی تێنەگەی جا بۆیە ئەمڕۆ بە تایبەتی ویستم بە موسڵمانان بڵێم کاتێکێتە سەر ژمارەی موسڵمان هەڵبا موسڵمان بزانی کێیە چونکە ئێمە بەهەشتیمان هەیە کاتێک ئاڵێن مرۆڤ ئێمە هەمومان مرۆڤین من وەکو بێدین مرۆڤم تۆ وەکو موسڵمان مرۆڤی تۆ وەکو سونە مرۆڤی ئەو وەکو شیعە مرۆڤە ئەو وەکو جوولەکە مرۆڤە ئەو مشکە پەرستێ مرۆڤە ئەو بەڵام ئێمە باسی بەهەشت دەکەین ئەو بەهەشتەی کە لە قورئانە باس کراوە و مەحەممەد باسی ئەوەی کردووە موسڵمان ئەبن بە 73 فرقە تەنها یەک فرقەیان بۆ بەهەشت کەسێک هەیە بتوانێت ئەو فرقەیەمان بۆ دیاریکە من فرقەکە زانم کێیە چونکە بەڕاستی ئەگەر بێت و باوەڕمان بە قسەکەی مەحەممەدە بێ ئەبێدان بەو ڕاستیە بنێن کە داعش و بوکۆ حەرام و قائیدە ئەمە جیهادیەکان ئەو فرقەیان کە خوالیان لازیە چونکە ئاەتەکانی قورئان شایەتە لەسەرامە بەڵام زۆربەی موسڵمانان ئەڵێن ئەمانە موسڵمان نین ئەمانە ئیسرائیل دروستی کردن ئەمە جوولەکە دروستی کرد ئەمە ئەمریکا دروستی کرد ئەمریکا واکە ئی باشە کاکە ئێمە عەلی و مەعاویەمان هەیە کاکە ئێمە یەزید و حسەینمان هەیە تۆ وەرە بێی کوڕی سەحابەیە کوڕی خۆشەویستترین کەسی پێغەمبەر بێنی سەری بڕیت و وەکو تۆپی ژیاری بەسەرەکەی بکەیت ئەمە کوڕی خەلیفەیە کوشتویانە ئەوەی کە پیلانەکەی بۆ داناوە کوڕی خەلیفەیە
جاوە ئەوە زانجی ئەوە بیرماتەوە چەند پێشتیش باسم کرد لەوانەیە زۆر کەس ئەم نوکتەیان نەبیست بێ پێم خۆشە لێرەوە ئەم نوکتەی شیعە و سونەیەتان بۆ باسکەم ئەڵێ دوو کەس دوو عەرەب لە تەیارە سەرەکەون ئەگەڕێنەوە بۆ ئەمریکا لە ناو تەیارەکە مناقەشەیان دروستە بێ لەسەر بەس مەسەلەی شیعە و سونە ئەوەڵێ خەتای عەلی بۆ وەڵێ خەتای مەعاویە بوو کاگە هەڵەسن بۆ یەک و پەلاماری یەکە هێن لە ناوبژیانەکەن و پۆلیسەکەوێتە ناوبینیانەوە دوایی کە دانە بەزێنیان بن بۆ سجن هەردووگیانە بن بۆ سجن لە ڕۆژی مەحکەمەیە ئەڵێ ئەرێ مدعی عەلی کێم کوا مدعی عەلی بابێتە پێشەوە کەچێتە پێشەوەڵێم عەلی من عەلی نیم ئەڵێ کێی بۆ نمونە ئەڵێ من سابیر ئەڵێ عەلی کێیە کوورەڵێ عەلی 1400 ساڵم کوژراوە ئەڵێ ئادەی مدعی هینمان بۆ بێنن مەعاوێمان بۆ بێنن ئەویشە هێنن کوورەڵێ قوربانجان من مەعاوێ نیم ئەڵێ کێی بۆ نمونە ئەڵێ جەبار ئەڵێ مەعاوێ کێیە کوورەڵێ مەعاوێ 1400 ساڵم بردووە کوژراوە ئەڵێ و شەردان لەسەر چی وتی کاکە ئەو لە هەنگری عەلیە منیش لە هەنگری مەعاوێ وەختی خۆی عەلی و مەعاوێ بۆ بە شەڕیان 700,000 کەسیان بە کوژ داوە ئەم دووە وتی وەسەوە هاتوون 1400 ساڵەمانە کوژراون هاتوون شەڕ لە سەرمانەکەن وتی بەڵ وتیمانە لا مەیان بن بۆ سجن بیان بن بۆ شێتخانە وتی کاکە ئەمانە بەرن بۆ شێتخانە ئەمان تەواو نین کاکە ئەمە شێتن هەر بەڕاستی مسلمانان شێتن ئەگەر تۆ هەمان خواو هەیە هەمان کتێب هەیە هەمان پێغەمبەر هەیە ئەی بۆ چه خۆتان لەسەر ملی یەکتریە بۆ ناتوانن یەک بن هەمووی هاتیتەوە سەر قسەکەی من کە هەمووی بەرژەوەندیە شیعە بۆ بەرژەوەندی خۆی بەکارێنێ سونە بۆ بەرژەوەندی خۆی بەکارێنێ هەروەکو مەحەممەد چۆن بۆ بەرژەوەندی خۆی بەکارێنە دوایی عومەر ئەبوبەکر بۆ بەرژەوەندی خۆی بەکارێنە عومەر بۆ بەرژەوەندی خۆی عوسمان بۆ بەرژەوەندی باش شتێکتان پێ بخەمەوە لە دوای کوژرانی عوسمانەوە عوسمانی کوڕی عەفان کە لە ماڵەکەی خۆیان سووتانیان ئەبوو سفیان چووە سەر گۆڕەکەی مەحەممەد یەک شەقی لە گۆڕەکەی مەحەممەد هەڵا وتی تەرەس پێم نەوتی دەسەڵاتێتەوە دەستی خۆمان ئەبوو سفیان باوکی مەعاویە شەقێکی لە قەبرەکەی مەحەممەد هەڵا وتی تەرەس پێم نەوتی دەسەڵات ئەگەڕێتەوە بۆ خۆمان واتە مەسەلەکە مەسەلەی دەسەڵات بوو مەسەلەی هێز بوو کێ ئەتوانێ هێزی زیاتر پەیاکە کێ ئەتوانێ هێزی زۆرتر بێت هەروەکو مەحەممەد چۆن ئاەتەکانی قورئانی بۆ هێز بەکارێنە و بەڵگەی تەواویشمان لەسەر ئەوە نالۆژێکی قورئان بەشێکی قورئان ئاەتی مەکیە زۆربەی زۆری ئاەتە مەکیەکان منسوخە و نیوەگەی کەشی مەدەنیە کە لە مەدینە هاتوون لەو کاتەیە کە دەسەڵاتی هەبووە کاتێکە دەسەڵاتی هەبووە قسەیەکی کەی هەبووە تەنانەت هەر لە سەرەتای مەدینەیە لە سەرەتای مەدینەیە مەحەممەد بە قوربان و بە ساقەی جوولەکە و مەسیحیە بێ بە شان و باڵیانە هەڵەیە باوەڕی بە هەموو شتێکیانە باوەڕی بە تەورات و ئینجیلە باوەڕی بە پێغەمبەرەکانیانە بەڵام کاتێ دەسەڵات پێیاکە بیان وەگرێ ئەڵێ ئێوە دەستکاریتان کردووە بۆ لەبەرەوەی دەسەڵاتی هەیە ئێستا ئەتوانێ ئەوەی کە بۆی کاری بۆ کرد واتە کوشتنیان دەرکردنیان دەستگرتن بەسەر ژن و مناڵیانە دەستگرتن بەسەر واریدات و عەرز و باخ و ئاژەڵیانە ئەمە ئەسڵی مەسەلەکەیە ئاجینا کابرا دوای هاتووە بۆ نمونە چووە پەلاماری ئێرانیاوە بە چەقەنەیەک موسڵمان ببن مەحەممەد بە 21 ساڵ نەیتوانی کە سوکارەکەی خۆی بە شەق کردنی مەحەممەد بە 21 ساڵ نەیتوانی هاو زمانەکەی خۆی کە سوکارەکەی خۆی باوەڕ پێبێنێ ئەی تۆ چۆن ئەتوانی دینێک بە چەقەنەیەک بەی بەسەر منە من کوردم نازانم کاتێکە هاتن نە کتێبتان پێبوو نە قورئانتان پێبوو نە هیچ شمشێرتان بەدەستەوە بوو شمشێرتان بەدەستەوە بوو بە سێ پرسیان مسلمان ببن یا جزیەمان بەنێ
یا ئەتان کوژین و هەموو شتێکە بێت ئێ بۆ وامان لێەکەن هاتوین چیتان هاتوین بتان پارێز لە کێم پارێزی تۆ خۆ دوژمنە سەرەکیەکەی ئەخرەمەیە هاتووە بۆ کوژێ ئەڵێ منە و پارێزم لە چیمە پارێزی من کێشەم نییە کورد چی کێشەیەکی هەبوو فارس چی کێشەیەکی هەبوو عەرەب چی کێشەیەکی هەبوو 360 خوا لە ناو کەعبەیە ئەم 360 خوایە هەر خوایەکی گروپێک بوو کەسێک ڕۆژێ لە ڕۆژان لەسەر دین و خواکان نان کرد بەشەر هەموویان پێکەوە کە سوکاری یەک بوون بەس لە شەڕی سەفین بینی عەلی و مەعاویەیە لە بەیانی تا ئێوارە شەڕیانە کرد لە بەیانی هەتا ئێوارە شەڕیانە کرد و لە یەکتریانە کوشت کاتێ لە دوای شەڕەوە ئاهاتن داوای خوێ و چەقۆ و نازانم ئاردیان لە یەکتریە کرد وەرە تۆ بێنە پێشای خۆ تۆ دوای چی کەوتووی دوای چیە کەوتووی کاکە بڕۆ لەسەر سەفین بخوێنەرەوە بزانە چی بووە وەرە 7,000 کەسی تیا بکوژێ هەم 7,000 هەمووی موسڵمانە لە پێناوی چیە لە پێناوی ئەوەی نا عەلیە بێ بە چی پێڵێن بێ بە خەلیفەیە نا بێ چی پێڵێن مەعاویە بێ بە لەسەر خلافەت بوو نەک لەسەر خوێنی عوسمان بۆ عوسمان خۆنەرەیەکی وا چیە تۆپی تەواو یعنی کەسێک تۆپی ئەبێ 7,000 کەسی بۆ بکوژی یا مەسەلە دەسەڵاتە یا مەسەلە هێز و ئەوەیە بەڕاستی پێم خۆشە تۆزێک بیر بکەنەوە چونکە بیرکردنەوە هیچی لێ ناکە بە بیرکردنەوە هیچی لێ نایەت بخوێنەرەوە لەسەر دینەکەی خۆ کاکە مێژووی دینەکە بخوێنەرەوە ئەزانین چی ئەگەر بێت و دەسەڵاتم هەبوایە مێژووی ئیسلامم لە دوای پۆلی شەشەوە بەتەلەباوتەوە تێگەی هیوادارم کە مێژووی ئیسلام لە قوتابخانەکانە بخوێنرێت بۆ ئەوەی کە هەموو تەلەبەیەک شارەزابێ کاتێک کاچێتە سەی متەوەستە شارەزابێ لەو مێژوو خوێناویە جا ئەو کاتە هێزمەوێ بتوانێت دینی ئیسلام بابەسەریە بەڵام تو هاتووی وای پێغەمبەری نازارمان نان نەبوو بیخوا لە برسا بەردێ خستە سارسکی وەش کە گوناحە ئەخی بۆ درۆکەی لە ئاەتەکە ئەڵێ خەڵکی هاتووە لە ماڵی محەممەد نانیان خواردووە باشە با بڵێن کاکە هەمومان نەهامەتیمان بەسەر هاتووە ڕۆژێ لە ڕۆژان ڕۆژێک بووە بەوپەڕی بوونەوە هەمان بووە ڕۆژێکیش بووە نان نەبووە بیخۆین باشە ئیتر بۆ تۆ ڕاستەکەی ناڵێ ئەمانە واقعن ئەمانە ڕاستین یا بۆ نمونە هەنێ ئاەت هەیە لە قورئانە ئەغ نازان بۆ تایسە لە قورئانە بۆ نمونە ئەڵێ خەڵک ئەگەر چوو نانی خوان لە ماڵی محەممەد با دەست نەکا بە سوال فە محەممەد پێ عیب بەخوا پێ عیب نییە پێیان بڵێ بچنە دەرەوە یا ئاەتێک هاتووە ئەڵێ محەممەد ئەتوانی پۆرزا و نازانم پۆرزا و ئامۆزا و خاڵۆزا و ماڵۆزا و نازانم قەحبەوەچی هەرچی نێرەکەری ماکەری تراوسێ کەشتان هەیە ئەتوانی بیهێنی ئاخرەمایەتە بۆ لە قورئانە بۆ محەممەد بوو یعنی هەر حیای پێغەمبەرەکە دەبا لە ناو قورئانایە چونکە خۆشتێکی جوانی تیانە ئەو ئاەتانەی کە بۆ محەممەد بە تایبەتی هاتوونەتە خوارەوە ئەم ئاەتانە بەڕاستی حیابەرن ئاەتێک هاتووە ئەوە زەی تێر بوو لە زەینەب ئەوەی تری ئەمە تەواو زەینەبمان لە تۆ حەڵال کرد بووکێتی بووک یعنی هەر شەرمە بۆ مسلمانان شەرمەکە لە ناو بریا ئەوانش بزن بیخواردایە بریا ئەو ئاەتانش بزن بیخواردایە وەکو کۆمەڵە وەکو ئاەتی ڕەجموانە باشە هەر ئاەتەکان هەرچەند حوکمەکان ماوە جا بەمە کۆتایی بە بابەتەکەیانم وازانم کاتم زۆر لێگرتن وازانم نزیکەی سەعاتێکە من لە خەتم سەعاتێکە لەگەڵتانە قورئان ئاەتمان هەیە
خۆی هەیە و حکومەکەی هەیە ئاەتمان هەیە ئاەتەکە نییە حکومەکەی هەیە ئاەتمان هەیە لە قورئانە ئاەتەکە هەیە حکومەکەی نییە بڕۆ سوورەتی نورە کۆمەڵە ئاەتی تایە ئەڵێم ئاەتانە ئەمەینن چی پێڵێ ئاەتەکانمان هەیە بەس هیچی حکومەکەی نەماوە حکمی پێ ناکرێت بەڵام ئاەت هەیە بزن خواردی بەڵام حکومەکەی هەیە حکومەکەی ماوە یعنی تایسە موسڵمانان حکومەکەی بەکارهێنە و ئاەتیشمان هەیە ئاەتمان هەیە خۆی نەماوە حکومەکەشی نەماوە ئاەتمان هەیە خۆی ماوە حکومەکەشی ماوە واتە زۆربەی زۆریە و ئاەتانەی کە جا بەڕاستی ئەمەیە نالۆژیکی قورئان و بەرتەوازەی موسڵمانان بەرتەوازەی موسڵمانان لەسەر بنەماوە خۆمان وەکوی بینین کە نازانم ئەمەیان ئەمە شیعەیە ئەمە سونیە ئەمە وەهابیە ئەمە ئیخوانە نازانم ئەمە ئەوەنە زۆرن لە 730 تێپەڕی کردووە 730 فێقەش زیاترن بەڵام کاتێک هێتە سەر مەسەلەی ئەوەی موسڵمان ئاخر منیش حساب کراوە باوەڕەکەن لە هەوێکەم نووسراوە ملم جا موسلیمەکان بە ملیمی شەنووسن مسلم باشە من موسڵمانم دەی منیش بۆ حسابم بۆ ئیسلام ئەمەیە کە بەڕاستی ئێوە ئەمەتان پێویستە بەسەوە بەکاری بێنە سڵاو ڕێز و خۆشەویستیم قبولکەن هیوادارم سرم نێشان بێنن کاتم زۆر لێگرتن هەرچەند بابەت ئەگەر بێت و باسی ئەمانە بکەی تەواو نابێ بچیتە ناو مێژووی ئیسلامەوە هەر تەواو نابێ ئەوەنە مێژوویەکی خایس پیاوکوشتن فەساد سەربڕین مناڵگاین مناڵ فرۆشتن دزی جەردەیی کورە تاڵانی هەرچی ئەمانایە لە ناو مێژووی ئیسلامە هەیە و هێزیشمەوێ بڵێ وانە چاوتان ماچەکەم و شەوتان شاد هیوادارم سرم نێشان بێت